بەرنامەی هەفتانە لە کوردستان 24 لەگەڵتانی نەمکاتتان باش بۆ بەرنامەی ئەم جارەشمان کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازمان ئامادە کردووە تا کۆتایی بینەر و بیسەرمان. سێ برای خاوەن پێداویستی تایبەت کە توانای قسەکردنیان نییە پیشیان چاکردنی جامی ئۆتۆمبیلە. لە زاخۆ چایخانەیەک بە کۆکردنەوەی وێنەی کۆن و دەگمەنی شارەکە سرنجی هاوڵاتیانی ڕاکێشاوە. بەهای دینی باتا 50 ساڵە پێڵاوی باتا دەفرۆشێت و پێڵاوێکی کوردی هەڵگرتووە کە تەمەنی 85 ساڵە. هاوڵاتیانی گوندی باڵندە هەڵساون بە دروستکردنی هێڵی پەڕینەوەیان بەسەر ئاودا لەسەر شێوازی کۆن. لە بەرزۆری ژمارەی ناوی محەممەد لە قوتابخانێکی هەولێر قوتابیەکان بە ناوی باوکیان بانگ دەکرێن. ئافرەتێکی خاوەن پێداویستی تایبەت لەگەڵەوەی باڵای تەنیا 113 سانتیمترە بە نیازە خۆی بۆ شاجوانی جیهان هەڵبژێت. سێ برای خاوەن پێداویستی تایبەت لە شاری هەولێر لەگەڵەوەی کە توانای قسەکردنیان نییە بەڵام لە ناوچەی پیشەسازی ئۆتۆمبیل خەرێکی چاکردنەوەی جامی ئۆتۆمبیلەکانن. ئەوان لەگەڵەوەی ناتوان قسە بکەن بەڵام بە شێوازێکی زۆر جوان حەزیان لە ئیشەکەی خۆیان و کارێکی تایبەت لەسەر جامی ئۆتۆمبیلەکان دەکەن. خەڵکی ئەو شوێنانەش کە سەردانیان دەکەن بە خۆشەویستی باسی ئەو سێ برایە دەکەن. ئەوانە بابیان لێکوانە لە ساری 83 لەو دەورەی تقریبان ئەو دوکانەی دانایە هەر لەگە بابیان بوونە ئاجایز جامچی لە منداری و هەلێرنە دوو برایت کەشان لێرێ بەس ئێستاوان دوکانیان هەیە نەجات و ئەمیر ئەوەش وەستا ئاکۆیە کەڕولارەکان وەستا زریانە لە منداریەوە هەر لە سەفیشە شەوازیان لە مەکتەبە شینایە ئێرە ئیشێ دەکەن و دوو برایت سێ برایت کەشی هەیە وەستا زیوەر و وەستا شوانە و وەستا محەممەد. ئەوانە فکریان سافە بۆچی مە نییە ستا مێشتیمە هزار فکرێتیدا ئیوانەوە نییە ئەو مێشکە سافە هەرچی تەمەشاکەن فکرەی لێ دەکەنەوە وەری دەگرن دەزانن کووت چادەبی کوچانە ئێستام چەند سارە لە کناوانە ئیشێ دەکەم تقریبان لۆ 8 ساری دەچی هەر ئیشەک لە دەستم ئاسەوی گازی وەستا ئاکۆی دەکەم پێم دەرێ ئیشەکە چادەبی. تعاملیان زۆر خۆشە دەبی بە نەرمی شیان لەگە بکەی یعنی ئەو قسەی کە دادەنیشی دوو کەس قسانەکە سێ کەس پێکەوە قسان دەکەین ئەوان دەرێن ئەوە چ دەرەی دەبی تیان بگەنی احتیمال هەیە فکر کاتەوە برێەوە باسی من دەکات ئەو شتەی نییە یعنی دەبی وها لەگەریان تعامل بکەی بە تعامل بی یعنی نەفەری بە تعاملی دەوێ بەڕاستی. مشتریمە زۆربەی زۆری معمیلی خۆمانن هەمووی ئەمە دەزانن کە ئەوەکان کە ڕوولارن شاگردەکانمان وە کم زارژ ئێرکوانە بەجیدین ئەگەنین لە نێوڕانان چینانی بخۆین لێرکوانە نەبین ئەگەنا بە خۆمان بە معدەلی لێرین هەموو دەشزان ئەوانە کە ڕوولارن ئێستا بە میسنجەری فەیسبوک میسنجەر تەلەفۆنمالۆ دەکەن سەوت سوورە قسان دەکەین و لە مارش خێزانەکانیشان کە ڕوولارن عینەن مشکلیان نییە و تەلەفۆنیان لۆ دەکەن تێدەگەن و وەختی زۆر بە ئیشیش دەبن زۆربەی زۆریان دێنەکەن ئەمە چکۆ دەزان ئەمە تا هێواران لێرەینە هەم کەڕوولارەکان لە کنەمە خەردەبنەوە. وەستا ئاکۆمان وەستایەکی زۆر جواشە یعنی بە من مقارنەی کۆمپیوتەری دەکات ئەوەندە زیرە یعنی هیچ شتێک نییە لە بندستی عاسێبی و لە ژیانیشم ئینسانەشی ئەو هام نەدیتیا قەت لە ئیشێ بێزار نەبی ئەو شتەی نییە لە گرمەی خەوێت چ لێ هاوینێ هەریستێنا بەبێ دەنجی هیچ قسەشی ناک یەکسەر دەستەزگی شۆی ئێستا ئەمن یەک لە بارە خۆم ئەوە نیمە خۆشیان گەلەگەلێک زۆر ئارێ لە ناوخۆیان زۆری سوحبەتیان تێدا لە چاخانەکان شەوێت پێکەوە دادەنیشن
هەمیان ڕوولەوی دەکەن کە قسەیان لۆ دەکات ئەو هەم پێکڕا پێ دەکەن و قسە خۆشەکان هەموو لەکنەوانە. لە ئازاخۆ چایخانەیەک هەیە کە بەهۆی کۆکردنەوەی وێنەی کۆن و مێژووی شارەکە هەروەها وێنەی سەرکردەکانی کورد و شەهیدانی کوردستان سەرنجی خەڵکی و شارەی بۆ لای خۆی ڕاکێشاوە. ئێستا و چایخانەی وەکو مۆزەخانەیەکی لێ هاتەوە خەڵکی بەدەم قسەکردنەوە وێنەکان و ئەرشیوی کۆنی شارەکەی خۆیان دەبینن. هر سحوری از زیر راد بوم و وی پویسی گلچم سر کاری خواهم. راستی من زحمت اگازوره که شاید از گشتی ما وی عمری. رکامنا جیان یا شوله من ها حسانه و روزی که جگ من دل صاری شوله خانه هل گردیه. شوله من گلگ روز بروزی برام شیرین ترد بد. چیکه شوله من آنای پشیمانم سر وی کاری خواهم. و اول نتوشه شوره از پویسیکلی چه موتیم بجام گورینید پویسیکلا دگیری جانا بفره و جانا بارانه و هر سحاری زیجی جانا مهوصایا چوی حتی ها اوروکشی که از پویسیکلی چه موتیم سر شوله خواه. چای تبی خیری باشیری من زاخو شیری اشتا چای تبی خیری باشیری من زاخو شیری برشیلانو مرگو چی من از چه بگیم جمن دیری قالك وين تكافنتي فنايت بنامولان رئيس عشر اغواطه و همی آخوات و مروت شورش گیر و مروت پشمرگا و مروت ناو دنگن یعنیش همی ایجا خواب بگیره ایجا خدمت دورازاخ و دوک و سلیمانی و حتی ترکیه و سوریهشی و گلک جارج عالمش در و کردستانی هاتیه وره جبر وانوینا یه هاتی بودی نام وینا خوش ترکیه هاتی نوره سوریش ایران گلک و عمدی دینه برگا مسائل اینترنت یه هاتی نوره بو سردان بو زاخو قصتازا خود کردیم بجبر به چه خانه راستی هندیان زحمت اگازور آفان وینا وقتی برن جبرند منه فتن کس چو وینا بو بگیرتن دا بلاف نبن هکه فینت هاتن بلاف کردن چه که قیمت آواتی تخواری افمرو فت هنه جهرز و تقدیر نش برند ما هلاویستی مدید بس چاوا بندیدن نبرکا فوتو بیت گرتن فوتوی بلاف بد چه که روشوی تخواری و زحمت آمد دا براف دنچد تقریبا نزدیکی 1000 وینا اتفاقاتی هلاویستن و گلک زوربه نیوی وان ویناجک من المال هین جهنی نه پلاویستم گلک جارم مدخوازش گلک مرو واکری اش بنا مال دوانا من وینایت هین مجهنی نه پلاویستم یعنی اگه بیشتر تابین من هلاویسته آن تو بش نه هلاویسی عد بجم ام دخوازاری بورین که مجه می بردن که من هلاویستیش بر نبینا جی همی رسم همی وینال دفع مجهرز و تقدیر نو همیشه که بلکه از نافوند ما روزه 10 ساعت آبتر جبلی کو افچای خانه هنه جدر جیان آمنه کم کردن ویناج حزق آمنه
هاوڵاتیەکی خەڵکی شاری سلێمانی 50 ساڵە کاری فرۆشتنی پێڵاوی باتایە. پێڵاوی باتا مێژوویەکی دوور و درێژ و هەروەها چیرۆکێکی کۆنیشی هەیە. ئەو هاوڵاتیە دەڵێت کە سەرەتایی دەستپێکردنی کارەکەی لە مانگی 3 دینارەوە دەستی پێکردو ئێستاش بەردەوامە لە کارکردن لە فرۆشتنی لە دوکانەکەیدا. ئەو پێڵاوێکشی لە دوکانەکەی هەڵگرتووە کە مێژووەکەی بۆ 85 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە. پێڵاوەکە کوردیەوە لە شاری سلێمانیش دروستکرا. طبعا من هیچی حوتی 1950 لە سلێمانی لەدایک بووم. ساڵی 1968 بەڵێ من بە شاگۆک و سفەی شاگرد لە باتای خوارەوە شەقامی مەولەوی لەوێ کارم کردووە. مانگی بە 3 دیناری ئەو سەردەما. بۆ ماوەیەکی زۆر شاگردیم کرد. دوای 15-16 ساڵێک هاتم ئێرە لەم دوکانی حازرە ئێرە دوکانی باتام کردوانێ تا ئێستا بەردەوام. تەبەنەوە واتە من 50 ساڵی ڕێکە لەم کارم بەردەوام. ماوەدەکان فەرقی هەیە. ماوەدی ئەوەلی تەواو نییە. بەڕاستی ئێستا ئەم پێڵاوانی کە ئێستا دروست دەکرێت هیچ ماوەدی ئەوەلەکانی باش نییە لە ناحەی کوالیتەوە ناحوی مەسەن سیکۆتینی تەواو نییە. ئەو دەرمانێکەوە ئێمە جارن بەکارمانێنە لە 100 بوو ئەو گرتنی کە گرت بە حیاتی تەواو لێ مەگەر بودرە نالێ بێتوانێت. ئەم پێڵاوە پێڵم کەوشی کوردی تەبەن ئەمە تەمەنی 85 ساڵە. من تازە ئێرەمدانا بوو کابرایەک هات بە ڕەحمەت بێ ئەمریخای کرد خەڵکی دەرەوە وتی کاکە من چیت پێڵاوم لە ماڵەوە هەیە ساڵی 1933 دروست کریمە لە سلێمانی دروست کراوە. داواکەم لە بەڕێزت تۆ کابراایەکی پێڵاوفرۆشی خەڵکیم شارید ئەڵێن زۆر دەمێکە لەم ئیشا هەیە. حەز دەکەم بێنم بۆ جەنابە بۆکو هەدیەک لای بێنێتوانانی نەیفوتێنی منش تا ئێستاەوە تا تقریبا 35 ساڵ لای خۆمە 50 لای ئەو بۆ ئەمە 85 ساڵ. زۆر کەس هاتووە زۆر ئەزنەبی هاتووە مەڵێ چیە میش بووی تێگەێنمەڵم کە ئەمە وەختی خۆی لە سلێمانی دروستکراوە و کە سەیرێکا و دیقەتی ئەات ئەم تەقاڵانە چۆن لێرە دەرنەچوە چۆن ئەمە سەناعەتی سلێمانی بەو شێوەیە بووە زۆر لایەوە عەجایبە. یعنی ئەینوسێت و ئینگلیزیەکەی بە ئینگلیزی ئەینوسیەوەی من تقریبی گەورەی سەرم قسانی تۆ دروست دەکەم و لە ئەوروپا بڵایەکەمانێ. جا کوڕێک هات لە هۆڵەندا دانیشێت دووەم ساڵە بێتەوانێت لە پار و پێلارەوە تا ئێستا تا 40 وەرەقەت چووە کە من بیێمێ تا ئێستا نەماوەتێ ناشی فرۆشم حەز ناکەم بفرۆشم. ئەم ساعتەی زوور سرم تەبانەوە دروستکراوی یەکێکە لە ئیشە کۆنەکانی شەریکەی باتە ساڵی 60ەکان دروستکراوە و من ساڵی 83 بە هەدیەیان بە من هەتا ئەمڕۆ ماوەتەوانێت لە دوکانەکەمان. لە سنووری ناحیشی لادزێ و لە گوندی باڵندا خەڵکیە و ناوچەیە هێڵێکی یاسنی دەستکردیان دروست کردو بە شێوازێکی کۆن لە جێگەی پردی پەڕینەوە ڕێگا ئۆتۆمبیل کە لەسەر ڕووبار و ئاوی نێوان دوو گوند دروست کراوە بۆی کە بتوانن کاروباری ڕۆژانەیان ڕاپەڕێنن. ئەوان گلەی ئەوەش دەکەن و دەڵێن دەبوایە حکوومەت پردێکی بۆ ئەوان دروست کردێت. دەست پێکەوەی ئەوە لێ وەختێکی کەلاک بین پشتێکی سۆڵێت 86 و 85 ئەمە گوندباردام چوینە ئۆقۆرێ مە خۆڵۆ نەجیاکرد بینێ مەوێت دووبارەستا چێ کرد مە دووبارەستا خۆڵۆ ناچێ کرد هەواکی بێ و هەندێک ها گوندێکی چۆپێش مۆلەک لێ بین و هەند ژۆرەوەنیش تقریبا سەرما بی مە بوو نەخوا نەش و چلۆ بچن لو چنا شلوزه چنا منطقه زیبوریو ما تشبوتینون ما دوناون پشت هنگی سولت نوتو دوی جارا کدی ما دوباره سخونی جان کرد ول ایرا ما ایرا چیکر و جیبه دوباره ستی اما تینا بولندو ام وی دوباره ستی تو تینا آخری خو وی دوباره ستی ام چنا نوب شولت خدا نوب بیستانت خدا نوب سما خدا نوف عرداده ام چون مسئولیت خوب به دوباره استید کردن. سال 2018 جارا کدی ما تهلا کدیو بخو کری افتهلا ما کری ما اینو ایرا جارا کدی پوچتر هتا چه کردن شفاره تاین ما و مروف مشانه حتی نو که ما بدورو چت کرد بلوهزدار چت کرد بدورو نو که ما شفاره چه کردی
آسن مید بودنوی اما سال 2018 جورا که من نشان کرده و گل ریکو میار سر های وك تطالت ما فون خاصة فون شولت هو كوتينا كيرن خربيك اتفاق تين فون شولا بيك وقت كان شولت يعني جماعينا ما يقول اكيب تنينو هنا كيرن وهر چند حكومت ما وتقيران هذا يعني شولت حكومتنا افريقيا ريكا زور مهمه بو گنده خلق گنده نه بس بو گنده متنه تقریبا بو وا گنده خرا و کو بیدا بهار عالم چی در کرد چی واچیا چی در پانجا را تشتاو هم چی ناف رازت خو سماق او هم راشینین په یعنی تب خودت چوپانو که شن در باز بن بس پشتی چند دم اکیدی نشین چوپاش در باز بدن گندیش پیک و الحمدلله اتفاق انتو بین خر وگراتن بو وان ریوا برناوا شولا والله گنده بالندا یا گنده هلورا یا حتی مجمع سوریه و مزید نشش حف گنده کن یعنی احتمال حوجه چیای ببن بین پدر باز ببن گرینگیا خو زور های ویدا ورسته و کو ریکاک استراتژی بو وان شولا عالم اکت چیتا اول خالانه معنا هکه بهار بید نشن هندک نشن سوارت خوب زفرین شارع نخوشه تین بخل ویدا ورسته در باز بن چون آوا باشه بو کل جواد بجد افتلا زور قهیمه افتلا شیانت های حتی زور تنها را گرید و دو صندوق اگه ما چه دو نفر حتی 3 نفرات شیم چنته دا یعنی بهره زور استفاده بند پناهید بنظر یعنی ریکا آوه یا مترسیه بهارا کس نشد پدر باز ببی چوپا و آوا هم گفت مترسیه بجا جن پدر باز بن بچیک پدر باز بن حوجه زورت هره اوه چن نفر از لا قوتابخانەیەکی شاری هەولێر بەشێکی زۆری قوتابیەکان ناویان محەممەدە لە بەرەمە کێشەی بۆ مامۆستاکانیشیان دروست کردووە ئەوان مەجبورن بە ناوی باوکیان بانگی قوتابیەکان بکەن و ئەڵێن هەندێکیان ناوی باوکشیان وەکو یەکە و بەشێک لە قوتابیەکان ناوی باوک و باپیریشیان وەکو یەکە. ئێستا ساڵی ئەو ساڵ چینە نزیکەی 100 قوتابیمان ناوی محەممەد بی کە دابەشمان کردینە بەسەر پۆلەکاندا پۆلمان هەیە مەسەلەن ئەگەر ژمارەی قوتابیانی 45 کەس بی 40 کەس بی زیاتر لە 32 قوتابیمان ناوی محەممەدە جاوە زۆر جار کێشە و جێگی پشمان لە بۆ دروستەکە عندەمی مامۆستایەکان زۆر تەرکیز بن زۆر بە تەرکیزی ناوەکان ئاگاداریان چکە زۆر جار ناوەکان بە يعني مامۆستا ناوی قوتابیەکان بە ناوی باوکیان باو بکە ئەگەر لە پۆلێکدا 32 35 محەممەد هەبێت مامۆستا لەوەی تەرکیز بە زیاتر زۆر جاری وایە بە ناوی باوکیانەوە بانگەکە زۆر جاری واشەیە ناوەکە دووبارەیە بابشیان دووبارەیە یان ناوی سیانیشیان هەبووە دووبارە بووە. محمد إبراهيم رشيد محمد أنور توفيق محمد آزاد عثمان محمد برهان عبد العزيز محمد زلال سليمان محمد حاتم خليل محمد حمد سعيد محمد خدر مامۆستا محەممەد خەلیلمان هەیە مامۆستا محەممەد عەلیمان هەیە مامۆستا محەممەد سەباحمان هەیە مامۆستا محەممەد زیادمان هەیە بەڵام مامۆستایەکان ئەتوانین بە مادەکانیان بانگیان بکەین مەسەلەن مامۆستا محەممەدی ئینگلیزی مامۆستا محەممەدی عەرەبی لەو دە یەکەمانە نزیکەی 10 محەممەدە ئەوانیش لە یەکەمەکانی قوتابخانەکەشمان هەر بە محەممەد دەست پێکە بەڵێ یان هەر محەممەدە و حتمما واژ بووە ینی هەندێک جار لەبەر زۆری ژمارەی محەممەد هەڵەمان کردیە بەڵام لەگەڵ وردبوونەکەی توانیتمان زوو کۆنتترۆلی بکەین و چارەسەری بکەین زۆر جاکەنا وەنێرین لە بۆ پەروەەردە
یعنی زۆر دەبی تەرکیز بین بە تایبەتی بۆ دانانی کۆدیان یعنی زۆر بەوردی ناوی ڕوباعی چکە هەر ناوەک هەڵەیەکی تێدابی بە تایبەتی لە داداپێز احتیمال لە ناوەکە یان دەرەجەکان نمرەکان بەغەڵت لە بۆی شکە بڕوە ساڵی پار شعبەمان هەبوو پۆلمان هەبوو سەرتاپە یان سەرجەم ناوەکانیان کە 54 قوتابی بوو هەر 54ەکەی بە محەممەد دەستی پێ کرد بڵێ جاناوەکان ینی لە بابیشیان دووبارە بووە قوتابیمان هەبوو ناوی سیانشی دووبارە بووە. باس لە ئافرەتێکی خاوەن پێداویستی تایبەت دەکەین لە شاری سلێمانی کە ئێستا کاری نمایشی شانۆ هەروەها جلوبەرگ دەکات و کاری مۆدلیشی لەگەڵدا دەکات نیان ئەزیزی تەمەن 27 ساڵ لەگەڵەوەی تەنیا باڵای 113 سانتیمەترە بەڵام بەردەوامە لە هەوڵدان بۆ پێشکەوتن لە ئەو بوارانەی کە حەزیلێتی بە تایبەتی لە بواری شانۆ دراما و هەروەها فیلمدا ئێستا و لە بواری مۆدلی جلوبەرگیشتا کارەکات و بەنیازە خۆشی بۆ شاجوانی جیهان هەڵبژێرێت. من یان عزیزم لە شاری سلێمانی لەدایک بووم هەر لە شاری سلێمانیش ئەژیم کاری من ئەکتەریە شان بەشانی ئەکتەریش کاری مۆدل ئەەکەم خۆم زۆر بە خۆشحاڵە زانم هەکو یەکەمین کچی کورتەباڵا توانیمە کاری مۆدل بکەم ئامانجی من لە کاری مۆدلە بۆ دووشت ئەگەڕێتەوانێ یەکەمیان هەمیشە خۆم حەزم کردو بە شێوازێکی شیک دەرکەوم ئامانجی دۆمیشم ئەوەیە کە ئەمەوێت ئەو بربەستە سروشتیە بشکێنم کە بۆم دانراوە. سەرەتای دەستپێکردنی من بەکاری هوەری بیرم نێ زۆر مناڵ بووم لە چالاکی قوتابخانەکانەوە دەستم پێکرد دواتر بواری شانۆم هەڵبژار دواتر چوومە سینەما و ئێستاژ مۆدلی لەگەڵ ئەەکەم بەشداریکردنی من لە بۆ فلیمی سینەمایەکەمین فلیمی کلاسیکۆ بوو ئێستاش دوو کاری نوێم بەدەستەوەیە یەکێکیان فلیمە یەکێکی کەشیان کورتە فلیمە ئیشەڵا لە داهاتوویەکی نزیکە ئەویش ئەکەوینە بواری جێبەجێکردنەوەنێ وەکو کاری شانۆیش ئەویش چەند کارێکم کردووە ئەگەر ناوەکانیانم لە بیر بێ یەکێکیان ناوی بووکی کوردەواریە. شاجوانی تەنها ئەوە نییە کەسێکی باڵابەرز و شیک دەرکەوێت بە ئەکسەوە ئێمەش ئەتوانین ئەو کارە بکەین توانامان هەیە منیش یەکێکم لەو کەسانی کە ئەتوانم بەشدار بم لەو پرۆسەیە هیوادارم ڕۆژێک بێت ئەم یاسایە بشکێنین ئەم شاجوانیە بۆ ئێمەش ببێت. هەفتانەی ئەم جارەش کۆتایی پێهات هیوادارم بە دڵتان بوو بێت تا پێگەیشتنەوەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.